متمانە و پەیامی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردنم تەوەرە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز عارەف ڕۆژدی ڕایشکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ میوانە. بەڕێز عارەف ڕۆژدی بەخێر بێن. سپاس دەکەم. سپاس. ئەو راپۆرتەمان بینی کە پارتی دیموکراتی کوردستان لە ساڵی 1992ەوە تا دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکەم پارتی کوردستان و عێراق بووە. کامە ئەنجامەکانی پارتی حزبێکە لە هەڵبژاردن بترسێ؟ دیارە ئەو راپۆرتە گەواهیدەری ئەوەیە کە پارتی هەمیشە حزبی یەکەمی بێڕکابەر بووە لە هەموو هەڵبژاردنەکانی کوردستان و پەرلەمانی عێراق و یان ئەنجومەنی پارێزگاکاندا. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حزبێکی ڕەسەنی کوردایەتیە، هەمیشە لە بواری کوردایەتیدا ڕوبەڕووی هیچ حاڵەتێکی سازش نەبووە و هەر کاتێکیش وشتێکی نیشتیمانی لە ئارەدا هەبووە زۆر سەخیانە کاری کردووە لەگەڵ لایەنەکانی تری بەشداری پرۆسەی سیاسی هەرێمی کوردستاندا. لەگەڵ ئەوەش هەر کاتێک لە حکوومەت بەشدار بوو بێ و بە تایبەتی هەر کاتێک کە سەرکردایەتی حکوومەت لای ئەو بوو بێت بە بەرنامەیەکی چڕپڕ باشترین خزمەتگوزاری پێشکەشی بە خەڵکی کوردستانی کردووە بێ جیاکاری لە هەموو ناوچەکانی کوردستاندا. ئەمە هەموو ئەو زەخیرە سیاسی و کۆمەڵایەتیەیە کە پارتی هەیەی بۆتە هۆکاری بەخشینی متمانەیەکی گەورە لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستان بەو حزبە و بەڕێی من ئەو حزب بەردەوام دەبێت لە هەڵکشان و هیچ وەختێکیش سڵی لە هەڵبژاردنەکانی نەکردووە، بەڵکو یەکەم حزب بووە کە داخوازی ئەوەی هەبووە کە هەڵبژاردنەکان لە سات و کاتی یاسایی خۆیدا بکرێت و داواشی کردووە هەموو لایەنە سیاسیەکانی بەشدار بوو پابەند بن بە دەرەنجامەکانی هەڵبژاردنەوە، چونکە لای پارتی هەڵبژاردن پرۆسەیەکی سیاسی دیموکراسیە بۆ ئەوەی پێشبڕکێ هەبێ لە نێوە لایەنە سیاسیەکانی کوردستاندا لە پێناوی پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بۆ خەڵک و لە پێناوی پاراستنی قوارەی هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی و دەستوریەوە. بەڵێ کاتێکە بینین حزبێک ساڵ بە ساڵ حزب هەیە یەکێکی لێ جیابێتەوە، چەند کەسێکی لێ جیابێتەوە، یان ژمارەی کورسیەکانی کەمەکە، یان تا بزوتنەوەیەک جوڵانەوەیەک حزبێک دروستە بێ و لە پڕ چەند کورسێک بەدەستێنێ دوای هەڵبژاردنێک دیسان دێتەوە خوارەوە. پارتی چۆن قەت ئەمەی نەبینیوە، نەجیابوونەوەی بینیوە، نەدابەزینی کورسیەکانی بینیوە، بەردەوام گەشەی کردووە. پێم وایە پارتی فراوانترە لە حزب، بەڵکو بزوتنەوەیەکی نیشتیمانی دیموکراتیە، شوێنی هەموو خەڵکی نیشتیمان پەروەرە، وەکو بەڵگەیەکیش بۆ ئەو بۆچوونەم هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە خەڵک لێی جیابێتەوە بەشی هەرە زۆریان ڕوو لە پارتیەکەن، چونکە شوێنی هەموو ئەو کەسانە ئەگەر دید و بوچوونی جیاوازی سیاسیان هەبێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە یان لە ڕووی هزریەوە، بەڵام یەکانگیر دەبن لەگەڵ ئاراستە سەرەکیەکەی پارتی ئەویش نیشتمان پەروەریە. بۆیە ئەو حزبە توانیوێتی خۆی ڕاگرێ، خۆی بپارێزێ لە هەر جیابوونەوەیەک، بێجگە لەو جیابوونەوەی کە لە 64 ڕوویدا لەو ساتەوە تا ئێستا نەک کەس لێ جیا نەبووتەوە، بەڵکو بەردەوام لایەنی سیاسی یان وەکو لایەن یان کەسایەتی سەرکرداییەکانی لایەنەکانی دیکە پەیوەندی بە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە دەکەن. ئەمەش وەکو دەڵێن سیفەتێکی باڵای کاری سیاسی پارتیە کە سەرنجڕاکێشە بۆ هەموو خەڵکی نیشتمان پەروەر. بەڵێ هێستا وەک بانگەشەی هەڵبژاردن بانگەشەیەکی پێشوەختە بینین کە یەکێتی پەلاماری سەرۆکوەزیران مەسرور بارزانیە داد، پەلاماری حکوومەتەکەیە داد کەەوە حکوومەتە خۆشیان تیا بەشدارن و تانەوتە شەرەدەن. بۆ لە هیچ کاتێکا پارتی دیموکراتی کوردستان تەنانەت لە کاتی خودی بانگەشەی هەڵبژاردننی شام ڕێگانی بەکار نهێناوە بۆ کۆکردنەوەی دەنگ، چونکە پارتی لە ئەتێکێتی کاری سیاسیە و تایبەتی لە کاتی هەڵبژاردنە جوانترین ڕێگای دۆزیوەتەوە، ئەویش هێمنانە بیر
لە بەرژەوەندیەکانی گەل بکات دەبینیم دروشمەکانی بانگەشەکانی هەموو لەو چارچەوەیدا ڕێگەخرێتەوە ئەو هەڕەشانە و یان ئەو هێرشانە کە دەکرێتە سەر شخصیەتێکی وەکو جەنابی کاک بەسرور بارزانی ناڕەوان چونکە گەنجێکی سەرکردەیە جێگیری سەرۆکی پارتیە سەرۆکی حکوومەتە کەسایەتیەکی خاکیە بەڵکو هەمیشە لە مەیدانی کارە ماندوو نەبووە ئەبێ لایەنە سیاسەکانی دیکە سوپاسیکەن نەک هێرشی بنە سەر چونکە ئەو ئەرکەی کە لە ئەستۆی ئەو جامێرەدایە ئەرکێکی زۆر قورسە زۆر جار لە ئەرکەکەدا بە تەنیا دەمێنێ تەنانەت ئەوانەی کە بەشدارن لە حکوومەتیشدا نائێنە مەیدانی بەرگریکردن لە خودی حکوومەتەکەی کە ئەوان تێدا بەشدارن ئەو کارانەی کە کاک بەسرور دەیکا بەلای منەوە ئاساییە پەلاماریدەن چونکە لەگەڵیان ناگۆنجێ ئەو سیاسەتە سیاسەتی کاک بەسرور دژایەتیکردنی گەندەڵیە پێشکەشکردنی خزمەتگوزاریە بیرکردنەوەیە لە مرۆڤەکانی هەرێمی کوردستان یعنی واتە مرۆڤ سەنتەرە لای کاک مەسرور بیر لە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و مافە دەستوریەکان دەکات سازش ناکە پێداگیرە لەگەڵ بەغدا لەسەر گەڕاندنەوەی هەموو ئەو مافانەی کە بە بیان و لێمان زەو دەکرێت ئەم شتانە لای کاک بەسرور هەیە جە گەورەیە بەڕێی من کە پەلاماریش بدرێت و ئیمامی عەلی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ڕاستی لەکوێیە ئەڵێ ئەو شوێنەیە کە تیرەکانی دوژمن بوار بۆیە کاک بەسرور لەسەر حەقە و حەقیش هەر سەرکەوتووە بێت بەڵێ کۆکردنەوەی دەنگ بە تانە و تەشر و پەلاماردان و ئەمانە کۆکرێتەوە یان بە خزمەتکردنی خەڵک کۆکرێتەوە بەداخەوە کێلگەی سیاسی لە هەرێمی کوردستان یان ژینگەی سیاسی لە هەرێمی کوردستان تووشی نەخۆشی هەرزەی سیاسی و پۆپۆلیستی سیاسی بووە بە تایبەتی لای بەشێک لە حزبەکانی سنووری پارێزگای سلێمانی ئەم هێرشانە و ئەو پەلاماردانانە دەرهاوشتەی ئەو نەخۆشیەیە هیوادارم چاک بن لەو نەخۆشیە ئەتوانم بێن باسی خۆیان بکەن بە دڵی خۆیان با هەرچیان پێ باشە وەکو دەربڕین لە سیاسەتەکانی خۆیان بخەنە پێشچاوی خەڵک ئەمە یەک دوو باواتێ نەگەن خەڵکی هەرێمی کوردستان ناهوشیارە خەڵکی هەرێمی کوردستان بەشی هەرە زۆری نیشتیمان پەروەرە جوامێرە ڕاستیەکان دەبینێ بەڵکو ئەتوانم بڵێم ئەو پەلاماردان و ئەو هێرشانە هۆکارێکی ترن بۆ زیادبوونی دەنگەکانی پارتی چونکە غەدرێکی گەورەیە لە پارتی ئەکرێ پەلاماردانی کەسایەتیەک دەکەن کە شەو ئەخاتە سەر ڕۆژ بۆ ئەوەی خەڵک بەحەسێتەوە ئەو سیاسەتە سیاسەتێکی شکست خواردووە بەکاریان هێناوە و سەرکەوتنیان بەدەستنێنەوە بەڵێ سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەم قۆناغەی کارکردنی وەک سەرۆکی حکوومەت هیچ کاتێک جیاوازی لە هیچ ناوچەیەکی کوردستان کرد بڵێ ئەم ناوچەیەش زێرنفوسی یەکێتی نیشتیمانی کوردستانە کاری بۆ ناکەم ئەمە ژێردەستیەوی تریانە کاری بۆ ناکەم هیچ کاتێک بیری لەمە کردەوە پێم وایە لەو سەردانەی کە بوو پارێزگای سلێمانی کردو لەگەڵ کۆمەڵێک خەڵکی ئەو شارە دانیشتنیەکی سازدا زۆر جوان ئەو مەسەلەی ڕوون کردەوە وتی من بەرژەوەندی خەڵکی کوردستانم خستوتە سەروی بەرژەوەندی حزبە سیاسیەکان من اعتراف بە زۆنی زەرد و زۆنی سەوز ناکەم من ڕازی نابم خەڵکی شوێنێک بم من ڕازیم هەموو کوردستانی من بێ ئەمە وەڵامێکی پڕ بە پێسیەتی کە بوو هەموو ئەو قسە و قسەڵەکانە هەیە لە بواری کاک بەسرور بە یەک چاوسەیری ئەم ناوچانە ناکە بەڵکو ڕێگری لە کاک بەسرور دەکرێت کە بتوانێت خزمەتی خەڵکی هەموو ئەو ناوچانە بکات کە ئێستا خەڵگلەی هەیەتی هەر کاتێک دەرفەتی بۆ ڕەخسا بێت درێغی نەکردووە دەرفەتی بۆ ڕەخسا چوە هەڵەبجە دوو جار چوە سلێمانی باشترین پرۆژەی استراتیژی جێبەجێ کردووە هەر بوو نمونە پردی دەربەندی ڕانیە تربی تواقوت
چەندین داواکاری خەڵکی هەڵەبجە خەڵکی سلێمانی ئێستا دەسەڵاتەکانی ئیداراتی سلێمانی ئەوەندە فراوان بووە کە قەت بەخۆ نەبینیوە توانای ئابوووریان زیاتر بووە توانای سەرفیاتی بۆ پرۆژەکان داهاتەکانی بوو زیاتر بووە ئەمە هەموو ئەوە دەگەیەنێ کە مەسرور بارزانی پیاوی دەوڵەتداریە پیاوێکە دەوێت خزمەت بە گەلەکەی بکە نازانێ ئەو گەلە لە خانەقینە یان لە زاخۆیە یان ئەو لێرە بەڵێ بەڕێز عارف ڕۆژی ڕاوشکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بەخێر هات سپاس بۆ ئێوە سپاس. سپاس